لا دەستپێکی یاریەکانی هەفتەی حوتەمی خولی نایابی عێراق بۆ تۆپی بالەو لە قۆناغی هەشت هەولێر لە هۆڵیانی ئەکاد ئەنکاوە پێشوازی لە شۆرتەی پێشەنگ کرد. لە گەیم یەکەم قوڕانی شاری قەڵاو منارە بە ئاستێکی بەرزتر لە میوانەکان دەرکەوتن و توانیان بە ئەنجامی 25-22 پێش بکەون و یەکەم گێم لەم وەرزە لەسەر شۆرتە تۆمار کرا. قوڕانی پایتەختی عێراق بەهێز گەڕانەوە 3 گێمی یەک بە دوایەکیان تۆمار کرد. شۆرتە بە ئەنجامەکانی 25-7 و 25-22 25-22 پێشکەوت، هەر بۆیە لە یاریەکە بە 3 گێم بەرامبەر گێمێک براوە بوو. هەستێکی زۆر خۆشە و وەکوی ئاگاتان هێبوو یاریێکی زۆر قورس بوو بۆ ئێمە، چونکە هەولێر هەمان خاڵبوون بەڵام بەپێی ئەوەی کەوا یاریێکیان زیاتر کردبوو لە ئێمە لە هەمان ڕیزبەندیا بوون و دوایەوە لە شەوتی یەکەمە بەڕاستی ئەوان توانیان بەهۆی پشتبەستن بە جمهورەوە شەوتی یەکەم بگرن، بەڵام کۆتا سێ شەوتی کۆتایی ئێمە توانیمان ڕیزەکانمان ڕێک بخەینەوە و بە سەرکەوتوی سێ شەوتی لەسەر یەک بەرینەوە. دیارێکە لەو یارێ مۆفەق نەبووین، ئەمە شرتە تیپێکی زۆر بەهێزە، پارێکی خەیاڵی سەرف کردیە، ینی یاریزانەکانی زۆر باشن، بامان شێوە تیپەکەی مەش تیپەکی زۆر بێزە، بەڵام ئەمە یا لەو یارەیە موفەق نەبووین و پاشان ئەمە بەڕاستی نەقزمانەیە پێویستمان بە پیشەگەرەکەی لەو مەرکەزسار یا نەقسمانێ لە مەرکەزسار ئەگە بێتەوە پیشەگەرەش بێت ڕەنگە ئەو نەقسەمان تەواوی یاریە حکم دەکا. بەڕاستی شەوتێکم زۆر باش یاریمان کرد، بەڵام شەوتەکانی تر شورتە یاریەکەی لە ساڵحی خۆی تەواو کرد، یاریی بێز بوو. ئەمە سوپاسی و جەماوەرە و سوپاسی هەموو ئامادەبووان دەکەین، یاریە دەبێەوە یاریە دۆڕێنی بێ ڕۆحەکی ڕاضی وەریگرین. شورتە لە ئێمەی باشتر یاری کرد، ئینشاڵڵا بتوانین ئەمە لە یاریەکانی داهاتوو بتوانین ئەو ئەنجامانێکی هەیتمان بەردەوامی لەسەری و بەرەو پێشتری بین. بەم شکستە هەولێر بە ئەنجامدانی 7 یاری و تۆمارکردنی 4 سەرکەوتن بە 13 خاڵ و بەکاتی لە خانەی دووەم مایەوە. شۆرتەش بە 6 سەرکەوتنی بە دوایەک و 18 خاڵی تەواو لە پێشەنجیانەکانە. یاری داهاتووی شۆرتە بەرامبەر مەسافی شیمالی ڕکابەری دەبێت و لە 7 مانگی داهاتوو ئەنجام دەدرێت. دواتر یاریەکانی قۆناغی دووەم و گەڕانەوە ئەنجام دەدرێن تا 4 تیپی 4 گۆشەی زێڕین یەکلا ببنەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.